سڵاوتان لێبێت بینەرانی وێزگە نیوز. تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایک باز لە وشەیەک ئەکەین کە ڕۆژانە لەوانەیە خۆمان بەکاری بهێنین یاخود کەسانی چواردەورمان لەوانەوە گوێبیستی بین. ئەویش وشەی خۆزگەیە. خۆزگەکان بۆ هەر تاکێک لە ئێمە جیاوازە. ئەمڕۆ لە هاوڵاتیان ئەپرسین چ خۆزگەیەکی هەیە یاخود خۆزگەی بە چی خواستۆ. بینەری بەرنامەکەمان بن. سڵاو لێوە سپاس. با بزانین خۆزگەی هەر تاکێک لە ئێمە جیاوازە. خۆزگەی بەڕێستان چییە؟ خۆی خۆزگە بە نمونە دوو جۆر خۆزگەیە. خۆزگەیەکی ڕابردووە کە ئەڕوا و نایەتەوە، خۆزگەی چانی داهاتووە کە ئەیخوازی. ئەو خۆزگەی کە بۆ نمونە لە ڕابردووە ڕۆشتەوە نایەتەوە بۆ نەبۆیە حەزەکەی چکە چانسەکە لە دەست دەرچوو ئەکرێ دووبارە نەبێتەوە، بەڵام ئەوی داهاتوو ئەکرێ بیخوازیت و ئەکرێ بێتە دی و ئەکرێ نێتە دی. و من پێم وایە هەندێک خۆزگە ینی هەندێک شت وایە وا خۆشەکە هەر خۆزگە بن، یعنی بۆ نمونە خۆزگەکە نێتە دی، ینی چۆن بڵێ هەر خۆزگەکەی بۆ بخوازی. بۆ نمونە لە هەندێک شت وا هەیە کە بۆ نەحەسکەی هی تۆ بن، کاتێک کە هەندێک جار وا خۆشەکە هی تۆ نەبن، یعنی هەر خۆزگەی بۆ خوازیت و پێی بگەیت و بۆ نمونە چێژ لەوە وەرەگری کە هەر چاوەڕێبی. خۆزگە هەمووی خۆشی خۆزگە ئاواتە سەرکەوتنەکان لە مرۆڤ لە هەموو شتێکا بوونی هەیە، لە هەموو شتێکا بوونی هەیە. من ئێستا تایپەکەم ئەمەوێ لە تایپەکەمان سەرکەوتوو بم. لە هەموو شتێکە خۆشی دەوری خۆی بینە، سەرکەوتن، خۆزگە، ئاوات. بەڵام ئەبێت ئەوەمان لە پێچاو بێ. ئەگەر تاڵی نەبێ هەز بەبوونی شیرینی ناکەین. وڵایی من ئەتوانم لێرە بڵێم سوپاسگوزاری خوام کە تا ئێستا خۆزگەیەکم ویست بێ بۆم هاتۆتە دی، یعنی ئەوە نییە بڵێم تا مەزرەوە بێتم، بەڵام ئەوەی تەناما بێت ئەوەیە کە حەزەکەم هەموو کون و قوشبنێکی کوردستانم ببینی، ینی شوێنێک نەبووایە کە نەچوومایە و نەمبینیە، ئەوە تەنها ئاواتە. با بزانین تو ڕۆژانە خۆزگەت خواستووە یا خۆت ئەڵی بریا خۆزگە ئەوم کردایە خۆزگە ئەوە نەبووایەیان. خۆزگەکان جیاوازم بۆ مرۆڤ. خۆزگەی تۆ چییە؟ پێشتر زۆر وەرزشم دەکرد، بەڵام ئێستا لەبەر ئیشی زۆر و بارودۆخی ئابووری ناچاک زۆرتر ئیش دەکەم. خۆزگە بکرایە زۆرتر باشکا بچوام، زۆرتر وەرزشم بکردایە، بەڵام لەبەر ئیش ناکرێ. تێروەکە و خۆزگانەیە زۆر حەزم دەکرد لە وڵاتی گوروپایە بدنیە بەهاتام کە لێرە بەداخەوە. سڵاو سەرچاو. با بزانین هەر تاکێک لە ئێمە خۆزگەی جیاوازە. خۆزگەی بەڕێزت چییە؟ وڵای خۆزگە زۆرە. ئێستا من بە ساعتێک شتەواو نابێت. یەکێ لەو خۆزگانە خۆزگە موبایل نەبووە. تێگەی بۆی کۆمەڵاتی وەکو جارانی لێ بەهاتاتە. تۆ سەیرکاچی بۆ ماڵێک دە کەسن بێک و دانیشن ئاگان لێک یەکتر نییە. ئەو لەو لاوەشۆ قسە لەگەڵی شەکاکا لە وڵاتێکە، ئەم لەو لا قساکە لەگەڵی شێچکا، یعنی خۆزگەیەک لەو خۆزگانە موبایل نەبووە. ڕاستە چاکە موبایلیشی احتیاجی بێ بەس تەلەفۆن کەی لە چۆم، بەس ئەم موبایلە تازانە نایانی پێشکەوتوانەی کە ئەو پەیوەندیە کۆمەڵاتی کە نەیەشتۆ. یەکێکیکە لەو خۆزگانە خۆزگە دایک قەت پیر نەبووە، یعنی تەمەنێکی لە تەمەنێکا بمایەتەوە بۆ مناڵەکانی قەت پیر نەبووە. شتێکی زۆر ناخۆشەکە ئەبینی دایک بە پیری دایکە بینی. من خۆزگەمەوەیە کە لەم ژیانەیە ماوم مردنی دایک و باوکم نەبینم. خۆزگەی دواییشم ئەوەیە ئەم گەنجیە وڵاتەوە ئاوای لێ نەهاتەیە. ئەتەوێت چۆن بێ؟ بارودۆخیان چۆن بێ؟ چ شتێک وای لێ کردووی ئەم خۆزگەیە بخوازی؟ ئەم خۆزگە ئێستا ئەچی گەنجیە وڵاتی ئەمووی بێئیش و بە ناشکوی نەبێستا کار و کەسابەتی ژیز نییە. ئێستا ئەوەیشی هەیە فەقیرەیان ڕۆشتەوە دەرەوەی وڵات.
دوور لە خزم و دۆست و شتەکانی و یانەوەی مایشێتەوە هەر بێش و بێکار دانیشتووە. خۆی قسەیەکی ئەوترێت کە چۆن بڵێ قەدەری خوا لە خۆزگەکانمان جوانترن. ئەو خۆزگەی تۆی خوازی زۆربەی کات بە نمونە باش و خراپیەکەی تۆ نازانی لەبەرەی بەدەست تۆ نییە. هەندێک جارەوە چە خۆزگە بخوازی بۆ نە شتێک بەدەست بێنی کاتێک بەدەستێنی بۆ دەرەکەوێ بۆ نمونە ئەو شتە ئەکرا بۆ نمونە ئەگەر نەژوایە زۆر ئاسایی بوو. ئەوجا خۆزگە بەپی تەمەن و کات و شوێن ئەگۆڕێت. بۆ نمونە بۆ خوێندکارێکی زانکۆ کە خۆزگەی ئەوەیە کە تەخەڕوجی کرد بۆنە ئیشێکی دەستکەوێت کە ئیشی دەسەکەوێ موچەیەکی سەرەتایش بێ پێ ڕازێ بۆنە خۆزگەی ئەوەی هەیە کە موچەکەی زیادکە. بۆ نمونە بۆ دایک و باوکێکە یەکەم جاریانە زەواجەکەن خۆزگەیانێ مناڵێکیانە بێ کاتێکە مناڵێکیانە بێ دوایەوە خۆزگەیەوە خوازن ئەگەر کوڕ بێت ئەڵەن خۆزگە کچ بێت ئەگەر بۆ نمونە دوو کچ بێ ئەڵە دوو کوڕ بێت یعنی بەپی کات و شوێنەکان خۆزگی مرۆڤەکانە گۆڕێت. ئەوەی گوێبیستی بوون ڕای بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە وشەی خۆزگەی هەندێکیان کە ئەستەم بوو بێتە دی و بە پێچەوانشەوە ئێمەش خۆزگە ئەخوازین هەموو لایەک تەندروست باش بێت هەموو لایەک بگات بەوەی کە ئەیەوێت تا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.